دەلالۆ لالۆ لالۆ وەرەوە سەر بەرەوە واوەرەوە سواری ئەسپەشێکت بەوە هۆبە هۆبە و زایەڵەیە ڕێبەندان و بەفرانبارە شەعر چلوورە فرمێسکی هەمومانە و تا ئازادیش وەک بۆکانە نازدارەکەت شۆڕژنێکی غەمبارە دەلالۆ لالۆ لالۆ هەستەوە سواری ئەسپەشێکت بەوە دەلالۆ 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 هەستەوە تۆ زریانی و سواری ئەسپەشێکت بەوە دەلالۆ 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 هەستەوە بەبەن سامۆتەی زینەوە تفەنگەکەت قەڵەمەکەت گوارەی سووری گوێچکەی مێژوون هێشتا هەر دەلەرێنەوە دەلالۆ 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 هەستەوە تۆ زریانی و سواری ئەسپەشێکت بەوای دەلالۆ دەلالۆ هەستەوە دەلالۆ دەلالۆ هەستەوە هەموو هاتوین بەسەر سەری ئەم هەوارە نوێیەتەوە وەک شۆڕابەی برژانگ هەڵوەریوی پاییز گڵمتکیاڵ هەڵگەڕاوی سەر مەزارەکەت ماچ دەکەین دەلالۆ 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 هەستەوە لە خەباتی پڕهەوراز و نشێوی 30 ساڵی ڕابردووی کوردستاندا کۆمەڵێک ڕابەری وشیار و بە ئەزمون و پێشڕەوی کورد یان فیدای بەسەرکەوتن گەیاندنی ئەم خەباتە ڕەوای کردووە. دکتۆر جعفەری شەفیعی یەکێک لەو ڕابەرە بە ئەزمون و هەڵکەوتوانەی کوردستانە کە تا هەتایە جێپەنجەی لە تێکۆشان و خەباتی ڕەوای کوردستان و زەحمەتکێشاندا دیارە و درەوشاوەیە. هەوڵدان بۆ پێناسەکردنی هەمەلایەنەی ئەم چەشنە کەسایەتیانە سەرەڕای ئەوەی کە گرنگی کاریگەری خۆی هەیە بەشێکە لە فەرهەنگسازی نەتەوەیەکی ژێردەست کە بە درێژایی مێژووی خەبات و ئازادی خوازی بەدەیان کەسایەتی بەخشیوە بە ڕێبازی سەرکەوتن و ڕزگاری و مەجای پێناسەکردنی ئەو ڕۆڵە خەباتکارانەی خۆی نەبوو. لە وەڵامی پرسیارێکدا کە دکتۆر جعفەر لە چه بنەماڵەیەک بوو کاک سەلاحوددینی موحتەدی ئاواتووە. دکتۆر جعفەر لە بنەماڵەیەکی زۆر کۆنی علمی و ئاینی بوو لە کوردستان بگشتی و لە شاری بۆکان بە تایبەتی. دکتۆر جعفەر کوڕی مەلا ئەبوبەکری شەفیعی بوو، مەلا ئەبوبەکر کوڕی مەلا عیسامەددین بوو و مەلا عیسامەددینیش کوڕی مەلا شەفیع بوو و هەر بە بۆنەی مەلا شەفیعی باو بە گەورەیەوە ئەوان لە قەبی شەفیعیان هەڵگرت بوو. بام دکتۆر جعفەر ئەو شانسەی هەبوو کە لەگەڵ کۆمەڵە گەنجی وشیار و زیرەک و شۆڕژێر و پێشکەوتوو بوو بە ڕەفیق هەر لە بۆکانەوە. دواتریش کە چوو بۆ تەورێز بۆ خوێندن لە زانکۆ کۆمەڵێک گەنجی تازە پێگەیشتووی شۆڕژێر لێک کۆ ببوونەوە کە لە ناو ئەواندا کوردەکان دەستەیەکی زۆر دیار و بەرچاو بوون. بۆیە دکتۆر جعفەر لە تەورێزەوە ئەوەندەی دەرسی پزیشکی و تیبی خوێند ئەوەندەش تەمرینی شۆڕژێری و خزمەت بە جەماوەر و خزمەت بە خەڵک و پاشان لێکۆڵینەوە لەسەر مەبنای فکری و لەسەر سۆسیالیزم و لەسەر عەداڵەتی کۆمەڵایەتی و لەسەر چارەنووسی چینی کرێکار و هەژار متالعە کرد و خوێندێەوە و عەمەلیشی پێکرد. عەمەلەکانی دکتۆر جعفەر کە دڵم عەمەلی پێکرد ئەوە بوو هەر ئەوە نەبوو کتێبی دەخوێندەوە، هەر ئەوە نەبوو وەکو تەبیبێکیش خەڵکی معاینە دەکرد و معالەجە دەکرد و بە خۆڕایی، بەڵکو بە کۆڵ جاری وا بوو برینداری هەڵدەگرت لە شوێنێکەوە بۆ خۆی بە شان دەیبر بۆ شوێنێکی دیکە.
دکتور جعفەر خۆی هەزینە و مەخارجی ئەو نەخۆشانەی دەدا کە دەیزانی فەقیرن و پێیان نادرێ. ماڵ بە ماڵی ئەو خەڵکە هەژار و فەقیرە دەگەڕا کە نەخۆشیان هەبوو بەڵام توانیان نەبوو نەخۆشەکانی خۆیان بەرن لە خەستەخانە بخەن. لەبەرەوە دکتور جعفەر هەم لە نەزەریە و تیۆریدا هەم لە پراکتیک و عەمەلدا شۆڕژێرێکی نمونەی لێ دەرهات. بڕێک خەسڵەت و تایبەتمەندی ئەخلاقی و ڕەفتاری خۆشی هەبوو کە ئەوەش ئەوەندەی تر بەرجەستەی کردبوو. ئەویش ئەوە بوو پیاوێکی لەسەرخۆ، زۆر کەم تووڕە دەبوو، بە حەوسەلە، زۆر بە ئارامی ئیستیدلالی دەکرد و زۆر بەتوانا بوو لە قانعکردنی خەڵک. زۆر چاکی گوێ دەگرت. یەکێک لەو کەسانە بوو من لە ژیانی خۆمدا لە نێو سیاسیەکاندا دیومە زیاد لەوەی کە پێی خۆش بوو قسە بکە، هەرچەند قسەزانێکی باشیش بوو، بەڵام زیاد لەوەی کە بۆ پێی خۆش بوو بۆ خۆی قسە بکە پێی خۆش بوو گوێ بگرێ و پێی خۆش بوو شت حاڵی بێ و شت وەربگرێ. لەبەر ئەوە کاتێکیش کە هاتە ناوکارێکی سیاسی گەورە و سەرکردایەتی کۆمەڵە بوو بە مەیدانی کار و خەباتی ئەو، لە هەموو کە زیاتر لەگەڵ پێشمەرگە هەڵدەستا و دادەنیشت و گوێی بۆ دەگرت و دەردی دڵی دەبیستن و ڕێگاچارەشی بۆ دەدۆزینەوە. و ئەوە یەکێک لە هەرە دەلیلە گرنگەکانی خۆشەویستبوونی دکتور جعفەر بوو. دکتور جعفەری شەفیعی هەر لە سەرەتای منداڵیەوە خوێندکارێکی زۆر وریا و هوشیار و چاوکراوە بوو. زۆر زوو تێکەڵاوی کۆڕ و کۆمەڵی سیاسی دەیە 45 هەتاوی بوو. گەشەیەکی بەرچاوی کرد و چەند ساڵی دوای دامەزراندنی کۆمەڵە ئەویش دەستی کرد بە خەباتی نهێنی و چالاکانە هەڵسوڕا و هاوڕێ لەگەڵ خوێندنی دەرسی پزیشکی لە زانکۆی تەورێز لەناو کرێکاران و زەحمەتکێشانی کوورەخانە و دەوروبەری تەورێز کاری سیاسی دەکرد و خزمەتی پێدەکرد و سادقانە هەموو توانای خۆی پێدەبەخشین و هەر لەو ساڵانەدا کەوتە زیندانی ساواکەوە و ئەویش سەربەرزانە لەو ئەزمونە هاتە دەر. لە زۆر بۆنە و مناسبەتدا وا هەڵکەوتووە کە من یادی دکتۆر جعفەر بکەمەوە. دیارە و ئەرچێکی حاسان نییە، چ لەبەر ئەوەی دکتۆر جعفەر بەڕاستی کەسایەتیەکی گەورە بوو و کەسایەتیەکەی زۆر فرەلایەن بوو، ئینسانێکی یەکلایەن و یەکڕەهەند و یەک بوعدی نەبوو، و چ لەبەر ئەوەی دۆستی زۆر نزیک و شەخسی و گیانی بووین لەگەڵ یەکتری. لەبەرەوە زۆر بیرەوەری دێنێتەوە یادم کە ناتوانم و مەجال نییە هەمویان باس بکەم، بەڵام ئێستا کە لە 22هەمین ساڵی یادکردنەوەی مەرجی نابەوەختی هاوڕێی ڕابەرمان کاک دکتۆر جعفەری شەفیعی داین، پێم خۆشە پێشێکی چەند بابەتێک لە ژیان و کەسایەتی ئەو بۆ ئێوەی خۆشەویست بە تایبەتی بۆ نەوەی نوێی خەباتکاری ئەم سەردەمەی کوردستان باس بکەم و دوایەش بەشێک لە نووسراوەیە کە 11 ساڵ لەوە پێش لەو بارەیەوە نووسیومە وەکو یادی دکتۆر جعفەر بۆتان بخوێنمەوە. دکتۆر جعفەر کەسێکی زۆر ماندووی نەناس بوو. ئەوە یەکێک لەو شتانە بوو کە لە یەکەم دیداردا و لە یەکەم کار لەگەڵکردن و هاوکاریدا تۆ لە نزیکەوە دەتوانی هەستی پێ بکەی. ئینسانێکی قانع و بێتەوەقع بوو لە ژیانی مادی خۆیدا، ئەگەرچی دکتۆر بوو، پزیشک بوو و زۆر جێگەی ڕێزی هەمووان بوو، بەڵام زۆر لەباری مادیەوە کەم تەوەقع بوو، ئینسانێکی سادە بوو لە ژیانی خۆیدا، زۆر ماندووی نەناسیش بوو. جامەبەستم ماندووی نەناسیەکەیەتی. کەسێک بوو بە زەحمەتی زۆر خۆی فێر دەکرد، فارسیەکی زۆر جوانی دەزانی، کوردیەکی زۆر جوان و مامۆستایانەی دەزانی، تا ڕادەیەک ئینگلیسی دەزانی، بەڵام وا هەڵکەوت کە دەوروبەری ساڵێک ساڵ و نیوێک ڕێی کەوتە ئوروپا و لەوێ بوو لە وڵاتی سوئێد زۆر بە سەرسەختی و ماندووی نەناسانە
ئینگلیسیەکەی تەکمیل کرد، هەم لە ڕێگای چوونە کلاس، هەم لە ڕێگای خوێندنەوەیەکی پڕ بەپڕ. و وای لێ هات کە بەڕاستی دەیتوانی هەموو کتێبێک بخوێنێتەوە و گەنجینەیەکی گەورەی فیکری و فەرهەنگی لە بەردەم خۆی ئاوەڵا کردەوە. لە زۆر بواری دیکەشدا ئەو ماندووی نەناسیەی پێوە دیار بوو. من لە جێی دیکەش باسم کردووە بۆ ئەوەی شتێک بگەێنێتە حەدی کەماڵی خۆی، دەجاریش خەتی کێشابێ و دراندبێتی و سەر لە نوێ نووسیبێتیەوە، بێ ماندوو بوون، بێ نێوچاوان گرژکردن ئەو کارەی دەکرد. هەوڵی دەدا کە کارێک دەیکات لە باڵاترین ئاستدا بێ. لە بیرمە زۆر کاتیوە تەنانەت چون بەرپرسی رادیۆ بوو، ماوەیەکی زۆر بەرپرسی رادیۆ و ڕاگەیاندنی کۆمەڵە بوو، تەنانەت لە کاتی جەلەسەگرتنی پلێنۆم و کۆنگرەکانیشدا لە پاڵ دانیشتن و بەشداریکردن لە قسە و باسەکانی نێو ئەو کۆبوونەوانە بەڕاستی زۆر جار دەتبینی هەروە بەسەر پێیەکەوە مەقالەی بۆ رادیۆ دەنووسی، وتاری بۆ جێیەک دەنووسی، وتاری نووسراوی کەسێکی دیکەی تەصحیح دەکرد. یعنی ئێنەرژی زۆر بوو، بەرهەمی زۆر بوو و خۆی زۆر بەکارانەوە دەردێنا و خۆی زۆر بەکارانەوە ماندوو دەکرد. یەکی دیکە لە تایبەتمەندیەکانی کە ڕەنگ بە زۆر کەسی دیکەش باسییان کردبێ و دۆستان و هاوڕێیانی نزیکی ئەو کە لە قەدیمدا لەگەڵی بوون هەمووی پێی دەزان و منش ڕەنگ بێ خۆشم لە زۆر بۆنە و یادەوەریدا باسم کردبێ. بریتی لەوە بوو دکتۆر جعفەر ئەو پەڕی بەرخورد و هەڵس و کەوتی ئینسانی بوو. یعنی سەرڕای ئەوەی کە زمانێکی ئاگرینی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستان و دەنجی عەداڵەت خوازی چەوساوەکانی کوردستان بوو و لەگەڵ کۆنەپەرستی و ئیستیبداد تێکەوت بوو و ئەمە ڕەنگ بێ خەڵکانێکی کردبوو بە دوژمنی، بەڵام یەک تاقە دوژمنی شەخسیشی نەبوو. هیچ کەس نەبوو لەگەڵی دانیشتبایە و مەفتونی شەخسیەتی و سەفای و سەمیمیەت و ڕازگۆیەکەی نەبووە. تونترین ڕەخنەی گرتبایە کەس دڵی نەدێشە، چون دەیزانی هیچ بەقەد دەنکە هەرزنێک مەبەستی ڕەنجاندن، مەبەستی چزوەشاندن، مەبەستی تاراندنی هیچ کەس نەبوو، چونکە هەر خۆشی دۆستترین و هاوکارترین کەس دەبوو لەگەڵ ئەو کەسەی وا جێی ڕەخنەشی دەبوو. بۆیە ئەم چۆن بڵم ئەم بێغەرەزیەی، ئەم پاچی و بێگەردی کەسایەتی دکتۆر جعفەر، ئەوەش بە بڕوای من یەکێک لە نەگەش و پرشنگدارەکانی شخصیەتی ئەو بوو. سەرڕای ئەوەی کە ئاوا سەخت تێدەکۆشا و سەر هەموو ژیانی کردبوو بە وەقفی خەباتەکەی و لە پێناوی خەڵکدا بەڕاستی، بەڵام کەسێکیش بوو لە شتە سادە و ڕۆژانەکانی ژیان بەڕاستی دەیتوانی لەزەت بەرێ. یەکێک لەو کەسانە بوو لە کانگای دڵەوە پێدەکەنی، نوکتەی زۆری دەزانی، مەجلیس خۆش بوو و لە سادەترین شتەکانی ژیان جاری وایە. مەسەلەن بڵێن لە چوونە سەر بێستانێک و کاڵە کوشوتی خواردنێک یا لە مەلەکردنێک لە چۆمێکدا وەها لەزەتی لە ژیان دەبرد، پێ دەبوو ئەو کەسە و ئەو پیاوە هیچ کاری دیکەی نییە غەیری ڕابواردن. من ئەوانە بۆیە دەڵم چون لەگەڵی بووم هەرێستا کە باسی ئەوم کرد کەوتمەوە بیر کە لە ماموریەتێکی حیزبیدا بووین دەڕۆیشتین و تووشی کاناڵێک بووین، کاناڵێکی ئاو بووین، بەدزی جەماعەتەکە 3 کەس بووین، ئەو من و کاک فاروق خۆمان لە خەڵکەکە شاردەوە و تێر مەلەمان کرد لەو چۆموندە و کاناڵەدا. ئەم جۆرە خۆشویستنی ژیان و سەر و دڵخۆش بوون بە ژیان، بێعوقدە بوو، بێگریمانە بوو،
بۆیە دەیتوانی ئاوا ژیانی خۆش بوێ، بۆیە دەیتوانی ئاوا بێغەرەز و بێمەبەستی خراپ هەڵکوتێتە سەر ئەو دیاردانەی بە دزێوی دەزانین، بەڵام هەموو کەس دەیزانیت جگە لە دڵسۆزی و خۆشەویستی هیچ لە دڵیدا نەبوو. بۆیەش دەڵم ڕنگ بێ لە بواری سیاسەتدا وەکو زۆر کەسی دیکەی کۆمەڵە نەیارانی هەبوو بێ لە پاڵەوەشدا کە جەماوەری بەرینی کوردستان خۆشەویست بوو لایەن و خۆشیان دەویست، بەڵام ئەو نارانشی کە ئەگەر بوو بێتی هیچی ناری شخصی و دوژمنی شخصی نەبوون، چون دڵی کەسی نەدەڕەنجاند بەڕاستی وەکو خۆی، بیری تۆڵە سندنەوە و بیری ئەزیەتکردنی هەر نەبوو. ئەمەش یەکێک لە تایبەتمەندیەکانی کاک دکتۆر جعفەری شەفیعی بوو. سەمیمی بوون و قرس و قایمی دکتۆر جعفەر لە هەڵسو کەوت و نووسراوەکانیدا بەڕنی دیارە. بەهۆی ئەوەی کە دکتۆر جعفەر زمانی کوردی بەباشی دەزانی گرنگی پێدەدا. هەروەها ڕوانگەی سەبارەت بە هونەر و ئەدەبیات ڕوانگەیەکی ڕۆشن و هەمەلایە نەبوو. لەناو کۆمەڵەدا گرنگی زۆری دەدا بە هونەر و ئەدەبیات و بڵاوکراوەی ئەدەبی. کاریگەری زۆری لەسەر کەسایەتی هونەرمەندان و شاعر و نووسەرانی ناو کۆمەڵە و دەرەوەی کۆمەڵەش دانا و دکتۆر جعفەر بوو بە زمانی ڕاگەیاندنی کۆمەڵە و ئەو ئەرکەشی بەباشی بەڕێوە برد. هاوڕێیە دێرینی دکتۆر جعفەر کاک فاروقی بابەمیری بەم شێوەیە باس و بیرەوەریەکانی دکتۆر جعفەر دەگێڕێتەوە. لە حقیقەتە بۆ من دکتۆر جعفەر نمونەی ئینقلابیەکی بەتەواو معنا بوو، یعنی هەم بە کاراکتێر و شخصیەتی خۆی هەم بە کردەوە. دکتۆر جعفەر یەکێک لە ئەگەر بڵێن یەکێک لە ویژەییەکانی دکتۆر جعفەر ئەوە بوو کە پڕ بە دڵ هەتا قوڵایی دڵی دڵسۆزی خەڵکی فەقیر و هەژار بوو و پێی وابوو کە ئەگەر فەقیر و هەژار یەک کەون، ئەگەر یەک بگرن گەورەترین هێزن و هەروایشە و هەر لەبەر خاتر ئەوە هیوای بە دوا ڕۆژی زۆر ڕۆشن بوو، گەشت بوو. تۆ کە لەگەڵ دکتۆر جعفەردا دەنیشتی مطلقاً نەتدەزانی معنای ناومێدی چیە، فقط ئومێدواری بوو سەر تاسەری وجودی ئەم پیاوە، هەر بۆ یەکیشە هیلاک نابوو. دکتۆر جعفەر ڕەنگە ئەو کەسانی کاریان لەگەڵا کرد بێ بزانن و شاهدی بۆ بدەن کە هەر لەو کات کە لە دانشگای تەبریز بوو و دانیشتوو بوو، هەتا ئەو کات کە شەهید بوو، من باوەڕ ناکەم کاتی وا بوو بێ بڵێ با ئەو کارە نەکەم. کار نەبوو لە بەردەستی دەرچێ، پڕکار بوو. ئەو پڕکاری و ئەنرژیشی هەر لەو هومێد و هیواوە هاتبوو، هەر لەوە هاتبوو کە ئیمانی واقعی هەبوو بە کرێکار و زەحمەتکێش، دڵسوزیان بوو. جارێکی لە بیرم دێ ناوەندی کۆمەڵە لە ئالانی سەردەشت بوو، ئێمەش لە ناوچەی بۆکان بوو، نردبوویان بە دوامانە کاک دکتۆر جعفەر بوو، من بووم و هاوڕێیەکی ترمان بوو. هاتین داستانەکە یەزگار توولانیە، ئێمە خەڵکی مکوریان بووین، نابەڵەت بووین، نەهات بوون ئەو منتەقەی سەردەشت و شاق و کێ و دڕ و چڕە. لە چۆمی کەڵوێ بەنێوەشە و پەڕینەوە سەرکەوتین بەرەو خانە خەلدەیەکە لە نزیکی سەردەشتە. بەری بەیان تاریک و لێڵە گەیشتنە ئەو دێە، زۆر بە شەکەت و هیلاکی دەرگایەک لە ماڵێک دەرگای ماڵێکماندا لێماندا کابرایەک لێمانوە دەرکەوت. جا ئێمە ناومان گۆڕی بوو، هەر کەسێ ناوێکی بۆ فڵان ئەوە کەس نامان ناسێ. ئەسڵە من پێم وابوو چوونەتە ئەو سەری دنیا تا کەس نامان ناسێ.
کە دەرگای کردەوە بەو تولعی بەیانە هەر دەرگای کردەوە چای بە دکتۆر جەعفەر کەوت و پەلاماریدا باوشی پیا کرد ماچی کرد کۆرەوتی من لە ئاسمان بۆ دەگەڕم تۆ لەسەر ئەرز بیرم کەوتی باوکەکەم زۆرم پێسیر بوو هەر لە حوشەکەەوە کە دەڕۆژم ماڵەکە کوتی لە بیر دێ چەند جارێت لە پلیکانەکانی بیمارستانی چەول لە تەبرێز منت بە کۆڵ هێنا خوارە و بردمتەوە سەر ئەو وەختە نەکەرە ئەو وەختە بەدەیان جارە ئەمن ئەوەم تاقی کردەوە لە نێو پێشمەرگەکانی یەکێتی کاتی خۆی کۆمەڵە نردبێ لای یەکێتی بە مەئموریەت کاری دکتۆری و پزیشکیان بۆ بکە لە قەندیلەوە گوێزابیانەوە هاتبوونە خرە ناوزەنگ ئەمن لەوێ دیم لەو چۆن بە چ وەز و لە حاڵی فەقیریا بیمارستانی سازکرد بوو بۆ پێشمەرگان نەخۆشخانەی شۆرشی لە بۆکان هەموو خەڵکی بۆکانی ئەو سەردەمە شایەدی بۆ دەن بۆ هەڵسوراوی و دڵسۆزی دکتۆر جەعفەر دکتۆر جەعفەر ڕەنگە بەم معنایە نمونەیەک بوو لە ناو کۆمەڵەی شاحەتە زۆر یعنی بە هەموو وجودی دڵسۆزی کرێکار و زەحمەت کێش بوو و ئەمە لێ هیلاک نابوو لەو کارە سەرمەشقێکی تەواو و کامل بوو بۆ هەمووی ئێمە دکتۆر جەعفەر کەسێکی زۆر ئازا بوو زۆر نەترس و زۆر زیرەک بوو دەیتوانی هەموو ڕووداوە ناوچەی و سەرتاسەریەکان بە شێوەیەکی زانستیانە و عیلمیانە لێکداتەوە و هەڵیان سەنجێنێ شرایط و بارودۆخی زەمانی و مەکانی و زیهنی و عینی لەبەرچاو بگرێ و بەرنامە و پلانی گونجاوی بۆ داڕێژێ دکتۆر جەعفەر ئینسانێکی هەتا بڵێ ئازا و نەترس و زیرەک بوو ئینسانێکی بێ ئەندازە ئازادی خواز و دێمەکورات بوو بڕوای بە ئازادی ژنان بوو بڕوای بە ئازادی ئینسان بوو بڕوای بە مافی مرۆڤ بوو و بە بڕوای من خەباتکارێکی ڕاستەقینەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیش بوو خەڵک هەرچی دەڵێن با بێڵن دکتۆر جەعفەر هەرچەندی چەپ بوو بێ هەرچەندی پێشکەوتن خواز بوو بێ هەرچەندی کۆمۆنیستیش بوو بێ با ڕفیقەکانی و ئیدعانە بکەن من ئینکاری ناکەم بەڵام دکتۆر جەعفەر یەکێک لە خەباتکارە ڕاستەقینەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بوو ڕفیقم بۆ دۆستم بۆ هاوکاری بوو بێ ئەندازەی بڕوا بە ڕزگاری نەتەوەکەی بوو بەڵام بێگومان لە نێو نەتەوەکەیدا دانوی زەحمەتکێش و فەقیر و هەژار بوو و پێم وایە ئەم دوانە تەناقوز و تەزادیشان نییە من بۆ ئەوەڵین جار کە دکتۆر جەعفەرم ناسی لە تەورێزم ناسی بۆ ئەوەڵین جار کە ناسیم لە رابطە لەگەڵ کاروباری نەخۆشی و ئەو جۆرەشتانەدا من ناسیم لە بۆکانە من کەسم برد بۆ لای وەک نەخۆش بەڵام لە تەورێزیش چوومە لای لە تەورێز دکتۆر جەعفەر تەواوی ئەو کەسانەی کە لە کوردستان ڕادەچوون بۆ ئەوێ تقریبا بەشی هەرە زۆریان حتمەن دەبوو دکتۆر جەعفەر ببینن پێویست بوو بۆ کارەکانە رابطە لەگەڵ دکتۆری شارەزاد دیتنەوە و جێبەجێبوونی کاریان و چوزانم کۆمەک و یارمەتیەکە لە دەستا ئەو دەمیژ وەک ئێستا نەبوو هەموو کەس فارسیت بە تەواوی بزانێ و حتا لاجەشی نەبێ و چوزانم شتی ئاوە کەم کەس ئەو کارانەی بۆ دەکرا بنابەرین ئەو شتە لەوێ فەرز بوو و دەبوو ئەو کاریان کرد بە دکتۆر جەعفەر بەو پەڕی دڵسۆزی و دڵسۆزی و خۆشەویستیەوە وەری دەگرتن و کارەکانی بۆ دەگرتن من پێم وایە کەم کەسی نەخۆشی لە پێکەوتوو هەیە کە دکتۆر جەعفەر بە کۆڵی خۆی لە خەیابانەکانی بۆکان نەیجێرا بێ یا لە پلیکانی مەتەبی دکتۆرەکان سەر و خواری پێ نەکرد بێت بۆ هەموو کەس ڕوون و ئاشکرایە دکتۆر جەعفەر هەر لەوێ لە پەنا ئەمە هەڵسوورانە و کاری خوێندکاری و کاری سیاسی لە نێو خوێندکاراندا کاری لە کارگەرانی ساختمانیش نزیک بووە و لەگەڵیان کاری ساختمانی کردبوو مەحزی ناسین و مەحزی دەرکردنی کاروبار و شێوەی ژیانیان و ئەوە
ئەو دەم بیر و بۆچوونێک لە نێو ئەو تێک و شارانەدا هەبوو کە بۆی کار لەگەڵ کرێکار و زەحمەت چێش بکەی دەبێت ئەوەڵ دەرد و مەرگ و مشکلەیان بزانی و بزانی چۆن دەژین و مشکلاتیان چییە. بۆ ئەوە هەمویان تقریبن ئەو سیاسەتە بوو کە بستنە نێو کرێکار و زەحمەت چێش و ئەوانە نێوەکانی مەسەلەن نازناوی وەکو وەستا ساڵە و وەستا ئەوڵا و مەلا عەزیز و چوزانم زۆر دیکە لەو شتانە هەموو لەو دەورانەوە سەرچاوە دێن هەموو بۆکەی تر خۆیان بتوانن لەگەڵ خەڵکەکە ڕێککەونەوە. ئەو سەرخۆشیە تەنها لە کۆمەڵە ناکرێت، بەڵکو سەرخۆشی دەبێت لەگەلی کورد بکەین، لە چەوساوە و زەحمەت کێشان بکەین کە دکتور جعفەر زۆربەی تەمەنی خۆی لەڕێی ئەواندا تەلاشی کردووە و زەحمەتی بۆ کێشاون و صادقانە تیاکاری کردووە و هەر لەو ڕێژدا لەدەست چووە. ئیمانی عەقیدەی بیر و باوەڕی بمرێ و بەخوێتەوە. دیفاع لە میلەتی کورد و دیفاع لە زەحمەت کێشان و خەبات و مبارەزە بۆ سەرکەوتن ئەوە ئیمانی هەموو کوردێکی بەشەرەفە و هەموو ئینسانێکی زەحمەت کێشە و ئەو بیر و باوەڕە هەر ماوە و تا ئەو بیر و باوەڕە بمێنێ دکتور جعفەر و ئەمثالی دکتور جعفەر زیندوون. نامەکە خیتابە بە مەلەکە، مەلەکەی خێزانی دکتۆر جعفەر. دەمەوێ لەگەڵت بدوێم و دڵم نایە، نازانم بەم نامەیە دەدلاوێنمەوە یا دەتکولێنمەوە. دەمەوێ لەگەڵت بدوێم ئەی ژی لە مۆی دامرکاوی شەش سکڵی سوور. دەمەوێ لەگەڵت بدوێم ئەی پەیکەری پەژارە و ڕەنج، پڕژانترین زامی کوردستان. خوشتی کاک فواد، خێزانی دکتور جعفەر. ئەی کۆترە باریکەکەی سەرشین و باڵ خوێناوی، حەوت ساڵان بە خۆت و خەمە مەزنەکەتەوە ببووی بە نێچیرێکی دەستەمۆ و خزابوویە سای شاباڵی بازێکی بەرزەفڕ کە سەبووری و دڵنیایی دەبەخشی بە تۆ و دەوڵەت و دەسەڵاتی بە دیاری دێنا بۆ کرێکاران و زەحمەت کێشانی کوردستان. ئەو دەستەی هەتوانی خۆشەویستی دەنایە سەربرینی دڵی تۆ، دەیویست دەردی گەل دەرمان بکە. ودمی هەناسەی مەسیحای سەردەمی وشیاربوونەوە و ڕاپەڕینی ئینسان نەک بەرخی بازرەی مێرگە درۆینەی ئاسمان، بەڵکو ڕەنجبەرانی سەر ئەم سەرزەمینە خاچیەی دەبوژاندەوە. بەڵام ئێستا نەسایەی شاباڵێکی بەرزەفڕ، نەهەتوانی دەستی یارێکی خۆشەویست،
نەودمی هەناسەی مەسیحای سەردەم. ئێستا تۆ تەیرێکی باڵشکاوی کەوتە و ڕەوتە شل و شەکەت لە لووتکەی تاڵە سوار هەڵدەفری و لە داوێنی ئاسنگەران دەنیشێەوە. دەسا کۆترە باریکەکە باڵ بوەشێنە، سنوور بپەڕێنە و چاوی فرمێسکاوی هەڵێنە. لەم پەرتا و پەڕی کوردستان گۆمی خوێنە. ئەی چیژی پێنج برا کوژرا و ئێستا خەمی نوێ جێی بە خەمی کۆن لێش کردووە و لە ناو دەریایەک دێ و دوژمندا. چاوت بڕیوەتە تروسکای نیگایەک دڕی دەدا بە شەوە زەنگ. بڵێسەی زمانێک گڕی هاواری بەردەدایە جەستەی جیهانی بێدەنگ. نەشتەری قەڵەمێک کوانی کۆنی کۆمەڵی دەدرکاند. داگیرکەر و چەوسێنەری یەکسان دەترساند. ڕچەی بۆ مێژووی نوێ دەشکاند. بەڵام ئێستا نەتروسکەی نیگاو، نەبڵێسەی زمان و نەنەشتەری قەڵەم. ئێستا تۆ توولە نەمامێکی لاوێنی کەناری ڕووباری شین بووی لە کوردەواری. بەدەم کزەی زریانی پاییزەوە بەژنی بریندار و بێمارت ڕادەژێنی و خەونی سەوزی شنەی شەماڵی بەهارە بینی. دەسا نەرمە لاوێنەکە گردنی شوشت شۆرکەوە و بڕوانە ئاوێنەی چەم، وێنەی چوار کە لە بچەت دەخاتە بەردەم. ئەی یادگاری خۆشەویستترین خۆشەویستەکانی کوردستان، ئەگەر تاڵە سوار و ئاسنگەران ڕاگوێزران و ئەگەر ڕووبار کە لە بچە بکرێت، ئەوە کاک فواد و دکتۆر جەعفەریش دەبرێت. ئەگەر تاڵە سوار و ئاسنگەران ڕاگوێزرێن و ئەگەر ڕووبار کە لە بچە بکرێت، ئەوە کاک فواد و دکتۆر جەعفەریش دەبرن. ئەگەر مێژوو بوەستێ، کورد ڕزگاری نەوێ و کرێکار سۆسیالیزمی نەوێ، خەبات بخەوێ، ئەوە کاک فواد و دکتۆر جەعفەریش دەمرن. بەڵام ئەی ژنە پێشمەرگە، ئەی پێشمەرگەی ژن، هاوسەر و هاوسەنگەری تۆ، هاوسەر و هاوسەنگەری تۆ ڕۆڵەی مێژوو، ڕێبەری گەل، تۆوچێنی وشە و دەنگ لەسەر چێڵگەی بیر و کار. لە تاریکستانی مەرگا دەمی گەیشتە ئاوی ژیان و بوو بە خدری زیندەی هەژاران. لە تاریکستانی مەرگا دەمی گەیشتە ئاوی ژیان و بوو بە خدری زیندەی هەژاران. ئێستا تۆ ڕێبوارێکی ڕەبەنی پڕ لە پرس و ترس و تاسە، هەڵوەدا و تەنیا باڵ سەری خۆت هەڵگرتووە، سەری خۆت هەڵگرتووە و کۆڵان بە کۆڵان، جادە بە جادە کەوتوویەتە شوێن یادی پیرۆز و پورسۆزی یارێک کە لە چیرۆکی منداڵاندا، لە سرودی لاواندا، لە تابلۆی هونەرمەنداندا، لە گولەی پێشمەرگاندا، لە خشتی کوورەخاناندا، لە ماشێنی کارخاناندا دەیدۆزیەوە و دەیناسیەوە. ئەی پەپوو لە زێڕینەکەی داگیرکەران لەسەر نەخشەی جۆغرافیا چوارمێ خەیان کێشاوی. دەسا
هەوڵێ هیممەتێ خۆت ڕاستەکێنە داوی دیلی بپسێنە خوار و ژوو گەرمێن و کوێستان لەم گوڵ بۆ ئەو گوڵ لەم چڵ بۆ ئەو چڵ بفڕە و بنیشەوە بۆنیان پێوەکە و بینیان پێوە نێ هیچیان مەبوێرە و هیچیان هەڵماوێرە سەرتاپای ئەم کوردستانە ڕەنجینە یادگاری عەشقی شیرینە بست بە بستی ئەم خاکە خەمبارە گڵکۆی تازەی یارە Mm-hmm.